ئەو بۆنەی ئێستا لە بۆی کۆبووینەوە لێرە یەکێکە لە بۆنە هەرە پیرۆزەکان و من بەڕاستی زۆر مەبەستم بوو بێمە خزمەتی ئەو ئازیزانە کە ئەوڕۆکە سەفەرێکی پیرۆزی ماڵی خوا دەکەن. یەکێکە لەو سەفەرانەی ئێمەی دڵخۆش کردیە دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بارزانی دەکەین لە کاک سەفین کە دەستگای خێرخوازی بارزانی لەسەر زەمبۆنەکان مبادر بووە و لێ جارێکی دیکە تیکرار دەکەمەوە لۆ ئەوەی بە زووی ئەو مناسەبەیەش ڕێک بخەن تازە خەبەرەکی دیکەشی خۆشی وەکو ئێستایان پێدام کاک ئیسماعیلوان لە دەستگا کە لە ماوەی ڕۆژانی داهاتوو لە بۆ چەند کچ و کوڕێکی شاری هەولێر پرۆسەی هاوسەرگیری یارمەتیان دەدەن و ئەم پرۆسەیەش بەڕێوە دەبن کەوەشیان یەکێکە لەو پرۆسە پیرۆزانەی کە دەکرێت. ئێمە سوپاسیان دەکەین و لەخوای گەورە داواکارین ئینشاءالله سەفەری ئەو ئازیزانەمان قبول بێ و بە ساغ و سەلامەتی بچن و بە ساغ و سەلامەتی بگەڕێنەوە هەولێری پایتەخت. لەگەر خەڵک بوون ئامانجا لە لای ئێمە و ئەمری جەنابی سەرۆک بارزانیە کە بە بەردەوام لە ناو خەڵکی خۆمان بێت. ئەوەی ئێمە دەیکەین ئەوەی لەگەر خەڵچین پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردن نییە چونکە لەگەڵبوونی خەڵک لە کاتێکدا دەبێت کە بانگەشەی هەڵبژاردن نەبێت. لەوەی جارێکی دیکە ئێمە ئەو ئەمری جەنابی سەرۆک بارزانی دێنینە چوارچێوەی جێبەجێکردن کە لەگە خەڵکی خۆمان بین و لە خزمەتی خەڵکی خۆمان بین و خەڵک سنتەری خزمەتگوزاری و سنتەری خزمەتکردن بی لە لای ئێمە. ئەمە پەیامی ئێمەیە و بەڵێنیش بە خەڵک دەدەین کە لەسەر ئەم نەهجە بەردەوام بین ئینشاءالله و هەمومان کە سوکاری یەکترین لێرە هەمومان پێکەوە لە خزمەتی خەڵک و لە خزمەتی شارەکەشمان بێت. دکتۆر بەس بیکەمە پرسیارێکی شخصی ڕۆحیان کە بەڕێستان لێرە ئامادەن لە چه هەستێکان کە ئەبین بەم شێوازە خەڵکەوە بۆتەوە سەفەرێکی عەمرەکەن؟ زانێ یەکێکە لەو هەستانەی کە من لۆخۆم بەڕاستی زۆر پێی دڵخۆش بووم کە پێیان گوتم حەزم کردیانی چەند جارێکیش پەیوەندیمان کردوتمان سەعاتەکە وەقت ناتێ زوو بچینە خزمەتیان. زۆر دڵخۆشم نامەوێت لەبەر دەمایک و ئەوانە شتی تر دەرببڕوو نەبێتە بابەتێکی دیکەی وانێمە مستەق بابەتێکی دیکە بی بەنەوەعی دیکە تەفسیر بکرێ ئەو هەستەی هەیە ئینسان لە لای خۆی بیت باشتر.